ئەم کاتتان باش. لەسەر کێشەی زەویوزار لە باکووری کوردستان شەڕ دروست بووە و لە ئەنجامدا 11 قوربانی لێکەوتۆتەوە کە 9 کەسیان کوژراون و 2 کەسی دیکەشیان بریندار بوون. ئاژانسی ئەنادۆڵۆ هوردەکاری ڕووداوەکەی بڵاو کردوتەوە دەڵێت شەڕەکە لە نێوان دوو خێزانی گوندی سەرچەلەر دروست بووە و دواتر سەری کێشاوە بۆ شەڕ و بەکارهێنانی چەک. دوای شەڕەکە هێزە ئەمنیەکان و تیمەکانی تەندروستی چوونەتە شوێنی ڕووداوەکە و بریندارەکانیان گواستوتەوە بۆ نەخۆشخانە. لەبارەی ڕووداوەکەوە عەلی ئەحسان پارێزگاری ئامەدڕای گەیاندووە شەڕەکە لەسەر زەویەک بووە کە ڕووبەرەکەی 200 دۆنمە و هەردوو لایەنی شەڕکەر چەکیان بەکارهێناوە. جگە لە ئەنادۆڵۆ ئاژانسی میزۆپۆتامیاش باسی ڕووداوەکەی کردو دەڵێت بەهۆی سەختی برینەکانیانەوە ڕەنگە ژمارەی کوژراوەکان زیاتر ببن. بە گوێرەی زانیاریەکان هێزە ئەمنیەکان چواردەوری شوێنی ڕووداوەکەیان گرتووە و ڕێگاکانیشیان داخستووە. بەڕێزان با پێکەوە بەشێک لە دیمەنەکانی ئەو ڕووداوە ببینین کە بۆتە هۆی کوژرانی 9 کەس. بە گوێرەی ئامارە فەرمیەکان لە سەدا 35 خەڵکی ئاماد سەرقاڵی کشت و کاڵن و لە نێویشیاندا گەنم و شووتی. بە گوێرەی دوایین سەرژمێری ژمارەی دانیشتوانی پارێزگای ئامەدی باکووری کوردستان 1,800,000 کەسە. خواتان لەگەڵ.